خۆپیشاندانەکان دژی پێنەدانی موچەی فەرمانبەران بەردەوامە. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لە بەردەم بانقی هەڵەبجە خۆپیشاندانیان ئەنجامدا و بۆ دووەم جار دەرگای بانقیان داخست. لەبەرەوەی تا ئێستا موچەی مانگی 3 مانگ وەرنەگرتووە، واقعی کە 2 مانگ بەسەریا تێپەڕێ، خەڵکی موچەی مانگی 4 وەرەگرێت لە وەزارەتەکانی تر لە زۆنی زەرد و خەڵکی لە حکوومەتی عێراق موچەی مانگی 5 وەرەگرێ. ئێمە تا ئێستا موچەی مانگی 3 مانگ وەرنەگرتووە، بۆ هاتوین دەرگای بانکی هەڵەبجەمان داخستووە و نایەڵین هیچ کەسێک کە موچە وەربگرێت تاوەکەوەی ئێمە بەلایەکان نەکرێت و موچەکەمان وەرنەگرین. هەندێک وەزارەت بۆ نمونە وەزارەتەکەی ئێمە وەزارەتی خوێنی باڵا تا ئێستا موچەی مانگی 3 وەرنەگرتووە. زانکۆی سەلاحەدین، زانکۆکانی دیکەی ژێرزۆنی زەرد موچەیان وەرگرتووە. ئەمە بەڵگەیەکی ئاشکرایە، بەڵگەیەکی ڕوونەکە دوو ئیدارەی لە هەرمی کوردستاندا نەک لە بواری موچە، لە بواری سیاسی، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی، لەسەر جەمڕاندەکانەوە دوو ئیدارەی لە هەرمی کوردستاندا زەق و ڕوونە. مامۆستایەکی زانکۆ ئاماژە بۆ دەدات ماوەی 30 ساڵە سامان و داهاتی وڵات لە ڕێگەی دوو حیزبەوە تاڵان دەکرێت. دەسەڵات شکستی لە حکومڕانی داهێناوە، سەرەڕای زۆری داهات و بودجەی وڵات و بەرزبوونەوەی نرخی ناوت هێشتا شایستەدارایەکانی فەرمانبەران دوا دەکەوێت. داواکاری ئەم خەڵکە تەنها داواکاری موچە نیە، داواکاری 30 ساڵ نەعەدالەتیە، 30 ساڵ گەندەڵیە، 30 ساڵ دزی و تاڵانکردنی سامانی ئەم میلەتەیە. ئەمەی کە ئێستا ئەیبینن کەڵەکەبووی 30 ساڵە، 30 ساڵە خەڵک هاوارێکا کە ئەمە چاکن چاکی ناکەن، ئەوە نەتیجەکەیەتی. بۆیە داواکاریەکە تەنها لە موچەیەک و لە دوو موچانیە. گریمان ئەم موچەیەش هات دوای ئەوە چی ڕوئەدا. لەبەرەوە ئێمە سوورین لەسەر داواکاریەکانمان، بە هیچ شێوەیەک سازش لەسەر داواکاریانە ناکەین کە سەرەتا دەستمان پێکرد. مامۆستایانی زانکۆ و فەرمانبەران دەڵێن تا موچەی مانگی 3 و 4یان پێ نەدرێت و مافەکانیان وەرنەگرن لەسەر شەقام دەمێننەوە و درێژە بە خۆپیشاندانەکانیان دەدەن. بەپێی زانیاریەکان فەرمانبەرانی 4 وەزارەت هێشتا موچەی مانگی 3یان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە حکوومەت خشتەی دابشکردنی موچەی مانگی 4 بڵاو کردوێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.